دوای ئەوە دەرمانڕشتن بۆ ناحیەکانی سنووری ئیدارەی گەرمیانمان این کردووە دەرمان لە خۆپاراستنی تەندروستی گەرمیانەوە بۆیان ماداوین کردووە وەکو ناحیەی باوەنور، ناحیەی ڕزگاری، وەکو گردەگۆزینە، شێختەویل. ئەمڕۆژ هەستاین بە دەرمانڕێژ بۆ دەرمانڕشتن بۆ چەند دام و دەستگایەکی حکوومەت و ئەو ئوتێلەی کە کەرەنتینەی تیابوو لە سنووری ئیدارەی گەرمیان خۆشبەختانە دوێنێ کەرەنتینە نەما لە ئیدارەی گەرمیانە، ئوتێلەکە چۆڵ بوو، هەمووی گەڕاوە ناو ماڵ و مناڵی خۆی. ئێمەش ئەمڕۆ هەستاین بە دەرمانڕشتن لە بانقی کەلار لە بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای گەرمیان و لەگەڵ سێم حەتەی هەمان بەڕێوەبەرایەتی لەگەڵ ئوتێل لەندەن ئایە کە ئەوەی کەرەنتینەی تیابوو ئەمڕۆ ئەویش دەرمانڕێژەکرێت بە تەواوی. لە سنووری ئیدارەی گەرمیان تا ئێستا هیچ حاڵەتێک گومان لێکراومان نییە. ئەم دەرمانڕێژتنە خۆی وەکو وقایە و خۆپارێزی ئەمە یەکەین. بەڵێ ئەگەر جەو لەوە باران نەبێ و جەوەکە خۆش بێوین بێت ئینشاءڵڵا لە بەرنامەمانە دووبارەی بکەینەوە.